هەر قسانی پێشان چیت وت ئەوە دەکەیت کاکە بایزانێ خوک ئەمن بەڕای تۆ چی دەبێت ئەمن لە خزمەت تۆ تو هشت شده والله وصلك بوني وشون برا عمرك لمين يا والله حول ولا ولا بزانا او شيء تشوله سقسان نازاني بشيتاتي خوي مگر جماعتي بايزي كتيا اگه دسم زماني لي ددم ده هر پیشم باور ناكن دلن او زماني نيه قسان دك شرم زارم دبيتن ولا بخو بو كرولارياتي خوي لقريانا كريموش جاتو عمرت نمين يا والله مام بايز او كودا بينم بشوانيش دانا كسي هو شي ويلي كردي صد مسلاتي كريموك او دمبيني لو قندي بس من دز لكنا نورد دم ها او شي زماني لي دام ها لو قندي بس من زمان لي ددري زمان هو شي زماني لي داي هي زماني ببرينتي قسم بخواي اوي بويتا سببي قرتني من دبي دردشي بدمي هاتا ما هربي بناريتن بايس هاتو حقي خوتا نازل شي ويلي كردي مقصد السياح امين هيس خرافه كم برامبرتونيه بايس راز دكي كريموك ريم دبا بروم هزارم زورا برو زانا هنچی یک کریان پیدا دایا هر کشتی تیان کشتی هستا هر زمانی شی دریجام کاخدر دەزانی هەمووی هیوا ئاواتمان ئەوەیە ئەو مەخفەرەی بگرین ئەگەر بە ئاسانش بچینە ئەو مەخفەرەی ئەوە زۆر باش كاخليل بقرتيني مغفر اوانا تساويان دشتي واه سوك اوانا ستا روجا بوجدانانا بناو خلشي او قندكتينا زور شكر خوايا زور شكر بايس اوي لتنش اغريبي بروشي بيدكري دواي او شورشه اتو بدواي كلتي او شورشه بيوستي بهمو معنا ما قري شيش ما قري سكت زور راست خاتي راستكي يا اخو بخير بي سرساوم قورم تانكر بخير بي فرمو سلامت بي كريم هر كاركتان هبي عمل لخدمت داما امن بانگو بياوم براستي بياوي كريم لو رو هر كاري كتبه لخدمت دايما آگادارم كوا براستي او مختارم بدرنيا ناني حكمتيش دخوا ومعلوماتيش نادا كريم اگر دلي دتكينا مختاري قندي وإلو روجي كدبو ما مختاري او قندي امن بخوم دزانم صدكم لبوتان دبي وبكم مرو قرق بيك وآوي بخواتن مسألك هي دري بياو اقل كان يشي آوي خوار نابي بردي تيبقري براستي بياوشي عاقلي هر قابلي اوي ببي مختاري قندي او بارودۆخە ئیوەی نییە بە هەند هەرنەگیری ئەوە تا دەور و پشتمان هەمووی بۆ گەن بووە
پیا و داردەستەیان زۆر بووە هیوەکی کەریمۆکی زۆرن هەرچێت بن و چێژ لە پشتیان بچیان پێ ناکرێت بەس ئەوەندە نەبی ئازاری فەقیری پێدەدەن بابا ئەوەی بووی تێدار و دەستە لە کەس ناترسێت لورەی گورگ و حەپەی سەگ ئەمریان زۆر کورتە هەر لە ناو دەچن ئێستا کاکەلاس بە درەنجی گەڕایتەوە نازانین تووشی هیچ بۆیان نا چیژم هەنووکە ئەوانیش ناڕەحەت بووینە خەجی ئامن دەچمە ئەوێ و دەگەڕێمەوە دە باشە پیاوەکە بەس ئاگاداری خۆت بە بابا ئاگداری خۆت بە دیسان ئەو سەگە هەرانە پەلامارت نەدەن ناچیژم نا ڕاستە ئەوانە سەگ و هارن بەران بەران چی پیاوەکە بەران ئەوانە چلێسن بووینەتە دادەست دار و بەردی ئەم وڵاتە لە بن پێیان دەنارێنێ بەران قەسەم بەو خوای ئەمەی خەڵق کردیە ڕۆژێک دادێ ئەوانە هەر لە ناو دەچن بابا لەبیرت نەچی ئەگەر ڕۆشتی دەماچەکەی لە بۆ کاکەلاسی بە باشە چیژم باشە خەمن گەورم پێم باشە لە بۆ ئەم ئاسایشی خۆمان ئەو موختارە بگۆڕین باشە عەبوول ئەوە ئێمە موختار گۆڕی کێ بکەینە موختار کەریم پیاوێکی باشە لۆ موختاری دەستدا موختارەکەی دی هیچ ئیسفادەمان لێ نەکرد نە معلوماتێکمان لۆ دێنین شتێکمان لۆ دێنیتن ئەوە ئیشمان لۆ دەکەن معلوماتشمان لۆ دێنیتن و ئیسفادەشی لێ دەکەین باشە بەڵکە شتاقی کەینەوە ئێمە هیچ ئیسفادە نەکرد لە موختارەکەی تر هەر پشتی کەمچی دەکرد ئەو موختارە زۆر بێقیمەت بووە ئاگاداری ئاگادارتان دەکەینەوە هەر کەس بستە سەر ئیش و کاری خۆی بەمەرجێک هەر کەسێ ئاژاوە بنێتەوە بەرپرسیارە وە بڕیارماندا کە لەم ڕۆکەوە کاکەری موختاری ئەم گوندەیە چی پێیا بووی؟ کاکە کەریم ئەتۆش وەک جەنابی موختاری تر نەبی بەشەم لەگەڵ ئەوە بە ڕۆژی هەر مەبەستت ڕۆژ ئاواکردن بێ قوربان دقە بە دقە سەعات بە سەعات ئەمن خەبەرتان پێ ڕادەگەێنم ئەمن لە خزمەتدامە هەرچی ئەنگۆ ئەمر بکە کاکەریم بە خۆت قازاز دەکەی نانی حکوومەتی دەخۆی حەق تۆ لە کەس نییە هیچ کەسێک حەقی لە تۆ نییە ئێمە با پێت بڵێم تاک زۆر کەس هەیە مەمنونی ئێمە بێ کە بێ بە پیاوی حکوومەت تێگەیشتی کاکەریم قوربان ئەگەر یەک نانی لە جێیەکی بخوا دەبی خزمەتی ئەو زێیەی بکە ئەمە بەنگۆ پیاوی گوڕینە بڕوا بکەن هەموو جۆرە ئازاردانەک و تێهەڵدانێک هیچیان پێ نەکرا بەرانە من زیاتر لە خەمی لاسی دام مام باعیس مەرێ ڕاوی شێری لۆ کەورەکەیە بەڵام بڕوا بکە هەر لە خەمتاندا بووین کاک باعیس ڕۆڵەی قارەمان پێشمەرگەی دڵسۆز کاکەلاس شاتەوە بەڵام چ بکەین هەندە خەبەری هینا پێ ناڕەحەت بووین
بەڵام لە پێناوی سەرکەوتنیش دەبی هەندە شتە قبوڵکەی قبول برایە ئەمە هەموو شتێکی قبول دەکەیت هەتا بە ئاواتەکانمان دەگەیت ماما وەزەی ئەو خۆڵکەی لە گوندی ئێستا کووە هەر لایەن بێتە دەیە باشەوانە چیان لەو خەڵکە دێت یعنی دەیانەوێ ئەو خەڵکە بۆچی کوندە بە بۆی هەر لە ژۆرە بین بەخوای وەها بە ئاسانی دەبیان ناسەسەری خیاڵیان خاوە ئەڤاڵە خوێن کە ڕژا هەڵها گیرێتەوە ئەوانە وەکو دوی ڕەشیان لێ هاتیە وەکو سەرژی تۆپیان لێ هاتیە بۆنیان بە هەموو دنیادا بڵاو بوویتەوە چەندەها ساڵە شاپشاپانێ بە ئاواتەکانی ئێمە دەکەن بیر و ڕایمەش ڕون و ئاشکرایە خۆ برام خۆمە شارەزان هەینە ئەوانە هەندە ترسنۆکن شەوانیش ناوێن بێنە دەر شەوان کاک باعیس هەر ئێستا بە زووترین کات دەچێەوە گوندی ئاگاداری هەڤاڵان دەکەیەوە کە ئەم شاو بە پێی بەرنامەی داڕشرا و بەسەر ئەو مەغفەرەدا دەدەین کارێکی زۆر باشە خەڵکی گوندی بە هەموو جووری هاوکاری بخەری بەکارە دێن گەورم ئەوانە خەڵکی گوندی لەبن چۆن دەژین گەورم لەوەی زیاتر چی بکەین نەمان هێش کەس دەرگوڵ بستە دەرێ چەندی ئازاریان دەدەین و پێسوودە گوێ بگرن وریابن ئەو خەریبانە نیازیان خراپە بڕۆ کەمین دابنێن بیان کوژن بیان بڕن وەک سەگ قەتیان کەن پێتاڵەڵێم ئەوەی بە برینداریش کەوتە ژێر دەستان هەر گول لە بارانی کەن نامەوێت بە برینداری بیانێنەوە بۆ ئێرە تێگەیشتن باشی باش دانانم لە چ گۆڕینم نەچ هەبێ و نەبێ دەستی ئەو کەریمەوەکەی تێدایە ئەمن سەری خۆم نەهێشاند تا پەڕۆی تێ ئارێنم خراپەی کەسم نەبوو دەترسم زەبرێکم لێ بدا نا کەریمەوک ئەو پیاوە نییە دوایە چێ هەیە ئەوها بە ئاسانی بگاتە ئەوان ئەگەر بە خۆیان بەردیان نەبێ ئەگەر ئێرە بەجێ بێڵم نابێت بربەست لە پێشم دروست دەبێت نانە خوا گەورە ئەڤاڵە لێدانی ئەوانە تۆزە زەحمەتە لێ پێم باشە پێشەوەی لیان دێ بزانین چه هەیە و چ نییە کاخبر ئەتوو کاکەلاس زەو لە شنێ دەن و تەماشای وەزعەکەی بکە ئەمەش ئەلێرە دەمێنەوە ئاگاداری خۆتان بن باشە زۆر بەشکوڕنیە حەزەکەم یەخش هێزی دوشمن چەندە بێ زوو بەتوان نابێ ناتوانێت بە هیچ شێوەیەک بەرەنگاری ئێمە بکرێتەوە با بڕۆین کاخ زۆر باشە ئەنگۆش ئاگاداری خۆتان لە ناودەویاندا زانە بەو شەوەیان بەو خەڵکەی کرد بەخوای وا باشە لەگەر گەردی بەیانی خۆم بگەین ماوێ دایان کەونە سەگ بۆغانە ئاسمان هاتخوارێ ئەت هات دەرێ دوێ کۆن فامە دەکەن ناشێنێ ئەی کۆن مختار بنێ لە شوێن مختاریش بابێت دەی بڕۆن دەی لەکە تومە چمە خەریبن نەیتە لەو منتقەی نەمدیتە قسە بکە نەمدیتە هیوان
گەورم کوی بەڕاستی نازانم بە چێدا هاتێن بە چێدا چوون دەرێ ئەزل نەنە پەیدا دەبن لێم ببوورە ئاگام لێ نەبوو هەی مختاری دووبوت هەی مختاری قەشمەر ئەی مختاری سەگباب تۆ لەکوێی ها جوندیەکەم کوژاوە و هیچێکشم بەدی ڕۆستووە ئاوا خەبەرم بۆ دێنی هەی سەگباب هەی قەشمەر بخۆ مەترسێ ئەمە ئازاری کەس نادەین هەکووا دەزانن ئەمە بەشەر نینە لەو چایەی وە دەزانین ئەمە وەحشین ئینسانی دەخۆین بخۆ ناحەقی نییە ئەوانە وا فێرکرانە خەتای وێنێ خەتای گەورەکانیتیان کاکە جار ئێمەش مرۆڤین ڕێز لە مرۆڤ دەگرین ئێمە گەلێکین زمانی خۆمان هەیە مافی خۆمان هەیە خەبات دەکەین لەوەی کە لە بۆ ملەتەکەمان شانێک دابینکەین ڕاست دەکەم زۆر ڕاست دەکەم بەڕاستی ئێمە بەغەڵەت لە ئێوە تێگەیشتین بخۆ مەترسێ تۆ لای مە میێوانی چووکە بیر و باوەڕیمە ڕێگەمان پێنادا ئازاری دیل بدەین چووکە ئێمە وا فێرکراینە وا پەروەردەکراینە کاتتان باش باشتر بخێر مامە ڕۆژبی ها کاکە ناز دوونێ شەو زۆر چاوەڕوان بوو سەر و سۆراختان نەبوو وەڵام مامە ئەو شەو بەتەمام بووین لەگەر کاکدری بێنە ناوبوون ئەویش ئاگامان لێبوو وەزعەکە لەوێ تەواو نەبوو لەگەڵ کاکدری چووینە بن مەخفەری هەستمان کرد دوو جوندی لە پێش مەخفەری بوون ئەمەیان دیت کە زانیمان ئەمەیان دیت بەڕاستی وەزعەکە تێک چوو ئەوە بوو یەکمان کوشت و ئەوەشمان لەگەڵ خۆمان هینە ئەوها دوێ ئەو مشەوەشیە هەبوو داتێکە کاخر چاکەی بخۆین و گەورم بەڕاستی ئەو وایزەوەی لێ هاتێ قسەی زۆر قۆڵ دەکاتێ ئەو خەڵکەشی هەمووی چی مختار سەرکە گەورم هەمووی هەڵ دەدانە بۆ ئاژاوەی حەسەدانەیشە جادەوی دەوم پێوە دانیشی قوربان ئەگەر بەهیزی دەمکوت بکەن لە هەموو شتێکی باشترە زۆر باشە مختار زۆر باشە ئافەرین ئافەرین ئاوا معلوماتی باشمان بۆ بێنە باشە بەڵێ گەورم باشە هەستە هەی نامەرد چ بۆ چییە؟ چ بۆ وای دەزانی چ بووە بخێر بێ بەڕاستی پیاوەتی و زەمیر تەنها لای ئێوەیە ئێوە بە دوای ڕاستی کەوتینە ئێوە ئینسانن ڕێزی ئینسان زۆر دەگرن ئەمە حەقیقەتە پێشان دەیانگۆ ئەنگۆ مخەڕبن مخەڕب تێکدەرن ئەنگۆ ئەمە بە حەقیقەت دەمانگۆ دەبێ ئەو مخەڕبانە چ بن یەک بەخۆم تێنەگەیشتم بەڵام ئێستا تێگەیشتم و زانیم کە ئێوە پیاون مردن و لەسەر حەقیقەت دەڕۆن ئێمە هەرگیز دژی کەس نین بەڵام دەیانەوێت لە ناومان بن و حەقمان بخۆن هیچ هێزێک نییە ناومان بە هەتا خاوەنی ئەم ڕێوازە پیرۆزەبی بزانە کاکە بیر و باوەڕی ئێمە هەر لە بناخەوە ڕاستە چونکە خاوەنی بیر و باوەڕێکی ڕاستە بوو کاک باعیس ئەو شۆ لە ئاوایی مشەوەشی هەبوو کوڕی سەبرگرتن و ئارامی یەکێکە لە سیفەتەکانمان
کاک بەڵێ گەورم ئێستا بزانە چیان لێ یەکەم بەس تۆ کارەکان بە جوانی ئەنجام دە تێگەیشتی بەسەر چاو گەورم بەسەر چاو باعث باعث کورە باعث ها خێرە فەرموو فەرموو پێشم کەوە فەرموو باعث ئەتەوێ ئاژاوە بێتەوە لە گوندی ها ئاژاوە چێ بەڵێ ئاژاوە ئاژاوە ئەنەیتەوە قسە بە پیاوانی ئێمە ئەەکەی نان ئەدەیتە مخەریبەکان ئێمە هەموو خەبەرێکمان بۆ هاتووە باعث باعث کار ئاها بڕوە خۆت زەرەرەکەی تەنها خۆت تێگەیشتی کەریمۆک دارزی زۆر چاکە بزن ئەگەر هەزەلی بێنانی شوانی دەخوا کاکەلاس بەڵێ کاختر ئەوانە هەرچی بکەن ناتوانم مسقالێک لە باوەڕماکەم بکەنەوە بێشک بێگومان کاختر من بەنیازم سەردانێکی گوندی بکەمەوە نازانم تو دەری سەر زۆر چاکە کاکەلاس بەڵام سڵاوی منیان پێڕابێنە لەسەر چاوان ئەی هاوار هێش خوا دەبیتی بەسەر نەهاتبی باشەوە لۆ نەهاتەوە خواگەداری بی ئەو تەقانەی دونیا شەوێ ئەوەی لێ قەومە ئێستا من نازانم بە کامەیاندا هەر برم بە کاکە لاسی یان بە کوڕە تفەک لە شانەکان بای زۆر ئەوە چ دەکەی بەو نیوە شەوەی لە ناو گوندی دەگەڕێی لۆ کەریمۆک مەمنوعە ئەی ناپیاو ئەوە بە من دەرێی کەریمۆک نازانی ئەمن پیا و ماقوڵی دەم ڕاستی ئەو گوندەم وەڵڵە بابە تەوامان کرد ئەتوو پیا و ماقوڵ و دەوڕاستی ئەو گوندەی ئەوە چ دەرەیە تو لۆ بابە لۆ لێمان نایێ ئەگە ناڕازی ئەوامری من جێبەجێ ناکەی بڕۆ سەر شۆڕکەوە ئەو گوندەی بەجی بێلە کەریمۆک بەڵێ ئاگاد لە بەردەوی خۆت بی جارێ نەبووە ئەو پیاوە مل بە کەس شۆڕکەی هەی چڵکا و خۆرەرێ وەڵڵا دوایێ ئاگاد لە بەردەوی خۆت بی بە خۆم دەزانم چی لێ دەکەم قەیسەری لێ دەکەم وەکو نەمەشک تێگەیشتی إلى مديرية الاستخبارات العسكرية العامة تحية وتقدير بعد كل الجهود التي بذلناها في سبيل السيطرة على مخربين الأكراد نحن الآن بخير ورجالنا سالمين الحمد لله ولكن لا نعرف مكان هؤلاء المخربين بالضبط. دەزانن ئەو ناپاکانە ئەوڕۆچیان بەو خەرکێ کردیان سێ کەسیان بردیە و خەرکەشی زۆری شەرە زیێددایە باشە بە من ناری ئەوانە چیان لەو خەرکە دەیە برا بەس دەتان ئازاری خەڵکی هەژار بدەن هیچی دیکەیان لەدەست نایە ئەمن دەزانم خەتاشیە کەریمۆکی بووقتا وین هەموو لە بن سەریویە کاکەلاس ئەتوو لێرە بە بەخۆم دەزانم چی بەسەر دێن باشە بەس ئاگاتان لە خۆتان لە ڕێژ لەسەر خۆ بڕۆن نەوەک دیسان ئەو سەگانە جەولیان هەبی هیچ خەمل نەبی
شەوان لە چێ کۆبوونەوات دەکەن ئەو مخەڕیبانە داوێنەوە یارمەتیان دەدەم با بچم تاقی بکەم جارێ زوو بچۆماری بایسی دەزانم ئەو بای زۆگە سۆڕەکەی لە منە شتێکی لە بنسەری هەیە قۆڕد بە سەری بایس دەبی چ لێ بکەم توبة لا جولي هربو جولي وشي صك دقو بينهم كريموك بلي بقرا هذا زين دا اخو من ناس عمل قوندي تسنكي وتسنكي بويا برد بو دشمنك بس بس نافات جاب بقرا كريموك والله خو من يسد ثاني بتكشم بلام كو دست خون ببيسش وشتو بيس دكم لو دقو بولا پنځه یک من داری اوای بخین دابی و چه سگ داد توفینو نه پاس هاین توبه گبرم توبه دستا باز دکم بخورد بامتم مام کشم چاوتم مام کشم هەموو کاتە تو لە بیرم بەڵام ساوەڕێ کاتە سەر دەکەوێت ئەو کات خۆشی من و تو دەبیتە دوو خۆشی کاکەلاس دەترسم تووشی شتێکی بی ئەو کات قوڕ بە سەرسەرم ئەوەی چەکەڵ بگری دەبی هەموو ڕێگایەک لە پێشە خۆی دابنێ ئەمنیش بە شانازیەوە وەکو هەموو هەواڵەکانی دیکەم ئامادەم جانی خۆم بەخت بکەم لە پێناوی سەرکەوتنی شۆڕش ئاموزەجان زۆرت ئاگا لە خۆبی خوا گەورەیەک شۆنم بێگومانم کە دوا ڕۆژێکی خۆش چاوەڕێمان دەکات یەکەمیان سەرکەوتنمانە و دومیشیان زەماوەندی من و توێ دەبێ ئەو ڕۆژە ببینیم يلا كاكل أسباب خوا پشتیوانتان باش خوافز بەخێرچن بەڕاستی قارەمانێتی و ئازایەتی تەنها لای ئەوانەیە ئەوانە دژمنایەتی کەس ناکەن تەنها دژمنایەتی ئەو کەسانە دەکەن کە مافیان زەو دەکەن ئەوانە بە دوای ئامانجی پیرۆزی خۆیان کەوت بەڵێ کۆشش دەکەن خوێنی بۆ دەڕێژن بەڵام پیشەی ئەو ڕژێمە بۆ گەنە ئەوەیە تەنها ئازار و ئیهانەی خەڵکی وان دەکەن ئەو خەڵکە فەقیرە باوکم بە ڕەحمەت بی دەیگۆ کوڕم کورد قەومێکە لە کاتی لێ قەومان لە کاتی تنگانە شارەزای ئەی بابا ئەی هاوار ئەوە لەو هایانە من کرد باشە من چم کردم لە هیچ خۆرای و هایانە كريموك والله كريموك نابي أود لسبتي باشا باشا عبد الله بشيمان منوي باشا مختارات ملوك يسكن عليك بشيمان زود بشيمان أبا درون دم پێشمەرگە ئەگەر هاتوو داوای معلوماتیان لێ کردم سەبارەت بە شوێنی ئەوان شەرت بێ لە شەرتی خوای گەورە ملم بە پەتیەوە بکەن قسان نەکەم
منێ شەوێ ئەوەندەیان لێدام وەچی ئەزنەی لێم پەیدا بوون نازانم لە چێ هاتن دەتگۆ گورگن گورک هەر وەک عەزراییلی هاتنە سەرم دەمانچە و کلاشکۆفەکەشیان لێ بردم بزانە چیان لێ کردیمە وا بزانم هێشتا لە گوندی دەرنەچووینە مختار تۆ چ دڵی مختاری باش من لە تۆ تێناگەم من باش ئەزانم خەڵکی کوندی بە شەو بە ڕۆژ لەگەڵ مخربینن وەنێ مختار هەر ئێستا مختار هەر ئێستا ئەمەوێ ئەچن لەگەڵ ئەبوودا ماڵ بە ماڵ ئەگەڕێن ئەو کەسم بوو ئەو دۆزنەوە کە ئەو کارەی کردووە اینجا خۆم ئەزانم چی بەسەر دێنم مختار دەی بە پەلە بەبێ وەستان کاخەلی ئەوەی مەبەستمانە ڕزگاربوومان لەدەست زەوروستەم سەرکەوتنی لە سەروی هەموو شتێکە وڵا کاخدر سەرکەوتنی و ڕناچی نزیک بووتەوە ڕاست دەکەی ئەرێ بەڕاست کاخدر ئۆمەرە دیارێ ئۆمەرە بەڕاستی بابی ئۆمەری قارەمان بوو هەزار ڕەحمە لە گۆڕی سوودی زۆر بوو لە بۆ شۆڕش کاخدر شۆڕش زۆر جوانبێر و قارەمانی پەروەردە کردیە یەک لەو قارەمانانەش بنەمارەی ئۆمەریە بايس او بايس حتى هنا ورا مختار بري ورا السلام عليكم عليكم السلام كوا ئەوڕۆ دەرنەچووی دەتبینم وانە ناو شینایی لۆ چێ دەربچم گوتم لە بۆ کاری تایبەتی خۆت ئیشی نهێنی ئەولا مەقسەدم ئەوە بوو کەریم بەرێ بە خۆت دەزانی ئەمن فەقیری ماری خۆم لە مارێ لۆ شینایی لە شینایی لۆ مارێ بەرێ ڕاستە ڕاست دەکەی ئەمن دەزانم ئەتوو هیچ لە هیچدا نییە فەقیری ماری خۆتی کوڕیشتان سەگدار نییە عیلاقەشت بەولاوە نییە با بڕۆین کاگبایی زۆر فەقیرە هیچی تەدەخول ناکە لە هیچ شتێکی خوا عافیز بەخێر چی کوتک دەزانی قۆناغ لە چێە کاک باس ئەو دەردەی دایتیان نەمان نیاندایتە کەس بەڕاستی کوڕەکانیان بردو بێسەر شوێنیان کردن ئەمیش لە بۆی هاتیمەکەنێت و خۆم بە شەرمەزار دەزانم دوژمنت شەرمەزار بی بەڕاستی ئەوەندەی جەنابەت مختار بووی خراپەی کەست نەبوو کاک باس سارانێکی دوور و درێژەمە پێکەوە لەو گوندەی دەچین بەرەوە بەڕاستی ئەوەندەی وە بزانم مختاریش بووم لە بۆ کەس خراپەم نەبووە ئەوەی پیاوی حکومەتی بیدەبی ئیشی لۆیان بکە بەران ئاخ کەس وەچی کەریم وەچی نەبوو کاک باس بەێ وەخت خۆی ئەتو جیرای گوتم نەوەک ئەتو لە منی بزانی ئەمە لۆیە هاتیمەکەنێت جیران کاک حاجی ئەوە قسەیە ئەمن درم لە تو نشکایە
ئەگەر ئەتوو پیاوی حکوومەتی بای ئەوهان لە تو نەدەکرد. ئەی ڕەحمە لە بابت هەواڵان باش جێڕاگرن دو ڕۆژێکی خۆش و پرشندار چاوەڕێمان دەکاتن خاک چاوی لێمانە پێویستی پێمانە و ئەگەر بە خوێن ڕێشتنیش بێ دەبی گیانی خۆمان بەخت بکەین هەتاکو وەکو گەلای تر حیسابمان بۆ بکەن بشی ئێوە و بشی کوردستان. دەی پێمان بڵێ دەی ئەو مخالفانە شوێنیان لێکۆ مەقەڵاتیان لێکۆ دەی قسە بکە دەی وەڵڵا سەیدی ئێستاش نازانم لە شوێنێک هاتمە دەرێ نازانم چێن دەرێ جێگاکەیان زۆر دوور زۆر باشە خۆ لە ئاسمان لە ژێر زەمین معقولە تۆ لە شوێنێک ژیراوی جێیان پێ نەزانی؟ نا وا دیارە لە بەینی ئاسمان و عەرزە وەنیە باشە پێم بڵێ تەسەڕوفاتیان لەگەڵ جەنابەت چۆن و باش بوو خەراب بوو. وەڵڵا سەیدی زۆر بەڕێزن یعنی ڕێز لە ئینسان دەنێن بە تەواوەتی توانم بڵێم خەڵکانێکن زۆر نەرمن تووڕە نابن خەڵکانێکن زۆر نەرمن تووڕە نابن زوو هەڵ ناچن. چیتر؟ سەیدی دەیانگوت ئێمە دوژمنی کەس نین بەڵام دوژمنی ئەو کەسانین کە مافمان زۆر دەکەن. ماف؟ بەڵێ بۆ ئەوانە بەشەرن تا مافیان هەبێ؟ مافی چی؟ نا ڕاست دەکەن ئەوانش هەروەکو ئێمە ژیانیان ئەیانەوە بژێنەوە. بەڵێ ڕاست دەکەن ئێمە هەڵاین کەواتە گەورم یعنی ئێمە غەڵەتین ئەوان ڕاست دەکەن. خێری بە تۆ بە دوو قسەی قۆڕ هەر غەڵەتایان ئەوانە کەی بەشرن ئەوانە دوژمنی حکومەتن ئەوانە دوژمنی میلەتن ئەوانە لە دەستیان بێ خێرت ئەبژن سەر ئەبڕن تێگەیشتی منانی ناویان ئێستا دەبڕن. نەخێر سەیدی ئەوانە وانین ئەوانەش بەشەرن باوەڕ دەکەی سەیدی زۆر ڕێزیان گرتم. سەیدی کەواتە جێگای مخەریبەکان پێزانێ؟ نەخێر نازانم. خەرن هاتووی دیفاع لەو مخەریبانە ئەکەین دوو وەحشی و ئاژەڵانە ئەکەین. ئەوانە مرۆڤن مامەڵەکردنیان لەگەڵ من زۆر باش بوو. بەڕاستی گەورم ئێمە بە هەڵە لەوە تێگەیشتین. بەڵێ گەورم ئەم سەگی سەگ پاڕەوەیان زیندانی من نەوەی ڕاوی من تەعزیم بکەن تاو سەگ ئەتۆ بێت. هەسەی خاو سەگی سەگ با. بڕوام کە من جێ و شوێنیان پێ نازانم نا باشە وەچی پیاوەکی چاک جێەکەم پێ ناڵێ هەتا بچم پێم بڵێم عەفو بکە. وەڵڵا نازانم بڕوام بوو کە نازانم. تۆ قەت ناڵی قسە ناکەی بۆ شوێن جێگا ئەو مخەریبانە لەکوێ هەی قەیمە
قول بروان كنازل وادي تو لروح خط وهي سيسة نوا ماشي كاكا بلى كاكا درزوز والسلام عليكم علينا عليكم السلام او تفان قانش بلى لبون قوي نادي باش لا كان بي حتى كانت كويس ساكت ما كذا زور ساكن سلام زور عليكم السلام نبقى اما شو انتظار نقول لك هل كان شنو نقول تنقول ما عازم زورتك باشا كاكا يلا برو بخير بعد تستنى خير أبو شويات يلا بايس هسه كاكا لا ساعتي تو خو كز نيديتي لا خمتان نبي كز نيديتي ما ها خير كرم ماما لو شو أنا بخوا جمال تقي خوشي دبي إن شاء الله أوزارشان يكزاريا أخوة لو خاطر الشيخ عبد القادر قيلاني أهون وزمان بقينيتي ماما كاخدر سلامي هبو لبوت قوتي شي أو راس باردي بين قوتي تزيب زيام بكت هیچ خەمن نەبی پشتیوان بەخوا هەموو جێبەجێ دەبی کاکەلاس گەلێکت ئاگا لە خۆبی خەمتان نەبی خۆشی دەبتە دوو خۆشی یەکەمیان پاکبوونەوەی ئەم خاکەیە دووەمیان زەماوەندی کاکەلاس بە چاوی خۆمان دەبینین ها هو ئەوڕۆ مشەوەش دیاری دەبینم کام شەوەشم کاک کەریم دەبینم سەلامانیش ناکەی کاک باعیس دەتەوێت ڕاز لێدەی بڕۆی پیاو سەلام لە پیاوی وەچیتونەکە ئەدی لە چێ دەکا های چەند لێزانی کو خۆت فەقیر کردیە کاک کەریم خوا کەریمە ئینشاڵڵا خوا کەریمە وای باعیس ئەوڕۆ مشەوەش دیارە هەبی و نەبی شتێک لەو گوندەی ڕوویداهەیە با بچم خۆم بگەینمە ئەوێ با پێتان بڵێم ئێوە باش گوێتان لێم بێت کەم تەرخەمیەک هەیە لەناو ئەم قووەتەی ئێمەیە بە چ قانونێک تێکدەرێک دێ بە برسیەتی بە تونیەتی دێ ئێوە ئەکوژێ و ئەڕوا بۆ بێت گوێم لێرە بگرم بۆ جارێکی تر بە هیچ شێوەیەک قبول ناکەم ئەم کارە ساتانە ڕوو بداتەوە ئەبێ ئێوە ئاگداری واجباتی خۆتان بن چاوتان بکەرە چوار چاو تێگەیشتن جارێکی تر تێک دەردەتوانێ بێنێ لە پتا کوژە بڕوە دووبارەی ناکەمەوە ها تێگەیشتن عندنا في مختار شهية سنية دنقوبات بحوة تو مختار بيكا لوتي تو بويت مختار حبو معلومات قالت تو درو درسا
پیاوەتی چییە؟ تۆ پیاو حکومە، تۆ نات حکومە دەخۆی، تۆ کابرایەکی مختاری ئەبێ معلومات بێنی ملی خۆتی بشکێنی تێگەیشتی هەستە بۆ دەی ملی خۆ بشکێنەی ئەمە دەکەی گەورە کاک سوارە وەرە دەوەرە هەتا ئێرە وەرە عەلەیکوم ئەسەلام کوی باشی کاک سوارە بەری ئاگادار بە لەو ڕۆژانە جێت لە تەقەی خۆشی دەبیتن دەزانی زۆرم پێخۆش بوو سەنگەرت ناردیا سەکتان لۆ هات شت پیتە شتی پیاوان یەک دەردیان بدەینێ باوە بەردەواری نەکردبن با سەنگەریش بتە قوربانی خاک وڵاتەکەی بەڵام ئاگاداری خۆتان بنەو ماوەی زۆر لە کەریمۆشی نزیک نەبنەوە ها کەریمۆک بالۆت بمین هەی کەریمۆک کاک سوارە کەریمۆک هەنووکە وەچی بووی ناماستی لێ هاتیان لە لای سەگەکانی خۆش باوەڕی پێ ناکرێ فەتی درۆی کورتە کورد ئەو جاتو بۆ باشە دیاڵە خواحافیز بەخێرچی ئەمیش با خۆم بگەینمە کرد جەماعەت ڕاستی مختارێکی بێکەوتە مختارێکی بێ ئیستفادەیە مختارێکی بێهەیبەتە پێشەخسیەتە مختارەکەی تر زۆر نوبارتر بوو هەیبەتی هەبوو شخصیەتی هەبوو معلومات هێنا بەڵام ئەمەندە معلومات لەحەد هیچ عەقڵم نایگرێ ئەمە بەدفەتاتە گەورم سەرەتایە شەرمەکە ئەوە پیاوی حکومەتە یانی حکومەتە خوا ئەبێ خۆی لە خەڵک نزیک کاتەوە بچێتە ناو خەڵک معلوماتیان لێوان بگرێ پارە لە حکومەت وەرەگرێ عەبوون وان هابێت دەبیکەینێ جێمان لە تەقەی بێ ڕاستە سەجی هار عومری چل ڕۆژە بەڵام زۆری نەمایە ئەو سەگانە دەرپەڕێنین دڵنیام ئەوەی لە چاوەڕوانیدا بێ هەردەگا باواکی خۆی بڕواشم پێ بکەن ڕۆژێکدا دێ ئەم خاکە پیرۆزە لە بم پێی ئەم سەگانە پاڕن خەفەتی گەورە پیاوە خراپەکانە وەڵی سەری کەریمۆچی ببڕن بۆچی سەجی هاری لێ هاتیە نانا هەڵە مەکە کەریمۆک و ئەوانەی وەچی کەریمۆچی هیچیان لەدەست نایە سەری ئەوانە پەل بدەی ئەوانەی دەست بە پشتی کەریمۆچی دادەوێت ڕۆژێک دادێ ئەوانە چاوشۆڕیان لۆ دەبینێتەوە پایزۆک سەر شەیتانی هەموو ڕۆژێ لاسی لە ماری خۆت دەشاریەوە دەرێ لێرە نییە هەتا زووە با بچم لاسی بەگرتن بدەم هەتا لە مارێ نەڕۆیە ئەو نەعلەتیە مام باعیس هەتا زووە دەبێت ئەمە زەبرەی بۆشینی هیچ خەمن نەبێت ئەوانە ئەو نەوە پیاوانینە هیچیان لە دەست نایەن بەس ئازاردانی خەرچی گونی نەبێت مام باعیس کاکە لاس ئەو کەلیمۆکە نییە دائیمەن ئەز لە ئاژاوەیە مختار
بەسەری تو بەسەری خۆمان ڕۆژی دێ شەرت پێی دەبی بە چی بکەین لەناو ئەو هەندەی بیجێڕی مۆچی سەگ. بابا بابا کاکەلاس هەتا زۆر خۆتان ڕزگارکەن دەنجێ و سەگانە دێ. کاکەلاس ئەتوو بڕۆ چ لە گۆڕێنیە دەستە کوڕ مەستە زوو بە خۆت زۆر هەستە تو بڕۆ. بايز خلاص مختار بخوت جود لێبوو باسییان کرد وەنیە؟ بەڵێ گەورم بەڵێ بە خۆم جێم لێبوو باعیز گۆتی لاس دوایش لاس برازای ئەوە هەموو شەوێ لێرەیە مخەریبە مخەریب. وا دیارە ئێرە جێگا مخەریبەکانە جێگای ئیجتیماعاتە وەنیە مختار؟ جەناب وابزانم لەمە زیاتر کەس لێرە نییە ئێمە شتێک دەرنی. نا ئێوە ناندەری مخەریبن ئێوە پشتی مخەریب دەگرن. ئەی کوا کاکەلاس کوا؟ کاکەلاس لە ماڵی من نییە هیچ پەیوەندێکی بەم نەوەش نییە. ئێوە درۆ دەکەن ئەی سگی سەگباب ئێوە فێرن مخەریب بکانەوە و بە کەسیش نەدۆزێتەوە. بیکەنە ڕای خوای کاکەلاس سەکا لێرە وەز لە بابم بێنن. هی بەرە ئەو سەگی سەگبابە بەرن دەی ها کاکەلاس تەسبیح دەکەن. کاکەلاس بەعزیان برد ئەو نامەردەشیان لەگەر بوو. کاکەلاس بۆ چارە چی لە بابم بکەین؟ قسە دەڕۆم وا خێری بەرە بۆ بڕۆی. ئەمانە بینی؟ ئەمانە هەمووی تێکدەر و ئاژاوەچین. ئەمانە بوو تۆیان برد؟ باش سەیرانت کرد؟ تا ئەو کرمانە نەناومان بن ڕۆژ لە دوو ڕۆژ زیاد دەکەن لێ بگەڕێن کاریش ئەو ها بڕوا هەموو لایەکی بۆگەنی دەکەن. بەخوای کاچ خۆم ئەوانە مشەخۆرن ئەوانە کەس بە ئینسان نازانن هەر ئیحترام بە مرۆڤایەتیش ناکەن. هەواڵان خۆتان ئامادەکەن ئەمشۆ لەگەر گەردی بەیانی ئاگریان تێبەردەدەین. بەڕاستی هەواڵێکی خۆشە ئەوەی مەبەستمانە ئازادی ئەو گەلێ لۆی ئەو گەلەش لەژێر چەتی ئەو ئازادیەدا بەعسێتەوە. ئەوان وا دەزانن ئەمە گاتە بە دابوونەرێتیوان دەکەیت بەڵام خەیاڵیان خاوە ئێمە کوردین کوردی ژمانای مرۆڤایەتی دەزانی. لەوەتی ملەتی کورد دروست بووە قەت تعدای لە کەس نەکردی و تعدای لە کەسش قبوڵ نەکردیە. کاکە ئەوانە جێبە هیچ شتێکی نادەن نرخیش لە بۆ کەس دانانێت. بەسە من دڵنیا ئەمە ڕۆژێک دادێ ئەو خاکە پیرۆزیان لێ خاوێن بکرێتەوە
ئەمەش ببینە خاوەنی کیانێکی سەربەخۆ. عريف عباس ڕۆڵی هیدان بايس ئێستاش تۆ هاوکاری مخەریبەکان ئەکەی؟ ها؟ بابار وا دیارە هاوکاریانەکەی بۆەوە بێدەنگی وەنیە سیر من کە چەند فەقیرە دەسیر من کە بزانم ئەمە یەکێکە لە تێکدەرەکان باش سەیری کە بزانە ناتیشتەوە عباس نعم سيدي بێنە چەک بگرە بگرە دەی گول لە بارانیکە زوو دەی پێدەڵم زوو دەی دەی دەگرە داتوانم هەی سەی سەگ باب بیامەن دەی لەنجێ و سەگانە دەبی چ بی؟ دەبی بەسەر چیاندا دابی خوایە؟ خوایە بابم ڕزگارکەی ئەتوو کەسی هەموو بێکەساری خوا کەریمە کچم ئیشاڵە لە بە خاتری کەریمۆچی لۆ یەک ڕۆژی بی بابت دێتەوە ها کاکە لاس کوڕم تۆ شەوەی هاتی ئەو ساڵی هارانە نەیاندیتی؟ ئەدی بابم کاکە لاس مامەڕ شۆنە پیس خەمەخۆ شۆڕە سوارانی کوردە و شۆنەکەیان دێ ڕزگاربوونمان زۆر نزیک بووە خەمەخۆن مامیشم هەر ڕزگار دەبی ئامۆزا بابم کوڕ ڕزگاری دەبی وا لە زیندانیە شەونم دڵنیا دەکەمەوە لەگەر تەقی ئەو قارەمانەنا دوشمنانمان چۆچیان دەشی ئەنگۆ چاوەڕێی من بن ئەمن مامم لەگەر خۆم دەینەوە تۆ بە قوربان چاوەکەم تۆ بە من کوشە تۆ بە من کوشە پەشیمانم لەو کردانە کردیتم کەریمۆک باش بوو ناسە ئەمن کاکە لاسم دام نابوو وەچی سەجێک پەت کرد کەم لە ناو گوندی بجێڕم بەس دیارە تۆ ئازاری زووتر هینایی غەلەت بوومە بەخوای مەم کوشە کاکە لاس چ بۆ کچم خاونە دیت چ بۆ ئەوە چۆنە هەندەگای بخوای دا
ئەڤڵە ئەمتان لە شوێنی دیاریکرا و اقتصادی بەرەبەیان دەکەن تا خەلیل بەڵێ خۆتۆ هەواڵەکانت لە شوێن دیاریکرا و ڕادەوەستە زۆر چاکە بڕێکەوە وەرە بەگەم کەوت تاکەڵە بەڵێ باش ئەو شوێنی کە بۆم دیاری کردی لێن دە کارەکانی خۆت ئەنجام بدە زۆر زۆر چاک بڕێکەوە یاڵا هەواڵە چارە دووسمان چارە دووسمان بەرەوە ڕۆناکی دەچێت تێ هەڵدار جیران لێدان و بوو لە باران چۆری نەوتێنەکەی داڵێشی گەورە و سێبەرێکی پان و بەلینی هەیە گەل لە ژێریدا دەحەسێت ئێستا دەڵێ چی؟ مرۆڤ لە ژیاندا دەبێ هەندێک وجدانی هەبێ. ئەوە مەسیری ئەو کەسانەیە کە وجدان لە دڵیاندا نییە. ئەوانە بوون، ئەوانن کە دەتگۆ مخەربن مخەرب. منیش بڕیارم دا لەگەڵ ئەواندا لەگەڵ ئەوان
کوڕینە ئاواتەکەم هاتە دی یەکەمیان ڕزگارکردنی ئەم وڵاتە لە چنجی ستەم و داژی کەران دووەمیان بەگەیشتنی کاکە لاس و شەونەم ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لە ژین نیشتمان ئازاد دەکەین لە خوێن مژین ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لە ژین نیشتمان ئازاد دەکەین لە خوێن مژین ئێمە کوردین نابەزین زەنگاوەرین نابەزین ئێمە کوردین نابەزین زەنگاوەرین نابەزین